ماسە عەبدولکەریمی مدەڕز لە یادی مەردانە ئەفەرمێ فەرهاد میرزا مامەی ناسرەدین شای قاجار حاکمی سنە بووە، حاکمی کولی کوردستانات بووە. فەرهاد میرزا مامەی ناسرەدین شا ئەفەرمێ عەزێتی ئەم هەوراماناتە ئەکە، على الخصوص ئەم هەورامانەتی تەخت و ئەم وڵاتی ئێوە عەزێتیان نەکات و مەردمەکانیان زۆر زەجرا. حەزەتی بەهادینیش نامەی بۆ ئەنووسێ مەردمی ئەم مەنتەقە گشتی موریدی ئەو زاتە مبارەکە بوون. ئێرن قوربانگیان تۆ پیاوی خوای لەم عەسرا و خوای تەعالی قودرەتی معنەوی دا پێ پەناماناوە وەسێتۆ تۆش پەنا بۆیتە خوای ئینشاءڵڵا بەشکم تکایەکمان بۆ بکەی فەرهاد میرزا وازمان لێ بێنێ زۆر عەزیزمان نەکە. حەزەتی بادی نامەی بۆ نووسی ئەفەرمی ئەم مەردمە مەردمێکی زەحمەتکێشن، مەردمێکن دەستیان شەقار بووە بۆ ڕزقی حەڵام، مەردمێکن فەقیر، مەردمێکن لە خوا ترس، مەردمێکی هەژاری ئیمان قەوین داوای شیان لێ یەکەی وازیان لێ بێرە، خوایشی لێکەم وازیان لێ بێرە. ئەمە تاریخ سەبتی کردووە، ئەکەڵ ئاڵەکینی ئەم قسانە. فەرهاد میرزایی مامەی ناسرەدین شا نامەیە نووسێ بۆ حەزرەتی بەهاءالدین ڕەزا ڕەحمەتی خوای لەسەروێ. لە ئەوڵی نامەکەوە نووسێ تۆ بنا چەنێ بێئەدەب بووە. لە ئەوڵی نامەکەوە نووسێ ما شەیخ و مرشد نەمیشەناسیم، یا جامێ بادە یا ڕوویە ساقی. فەرمیێ من تۆ ناناسم، تۆ شێخی مرشد یا ژێ من خۆشم لە تۆ نایە، یا جامی مەی شەراب یا ڕووی ساقی یا ژنی جوان خاست. ئەو نەبی ئەدەب بووە. حەزەتی بەهاءالدین ها خوال لە حەدیثی قودسیا فەرمی من عادا لی وەلیەن فەقەد ئازەنته بالحرب. هەرکە قسەوە دۆستی خوا بێژی تکی خوا شەڕەکە هۆشتان و خۆتان ببی. خوا فەرمی کەلامی خواست حەدیثی قودسیە. حەزەتی بەهاءالدینیش ناڕەحەتەوی نامەیەکی بۆ نووسێ ئەفەرمێ هەروە فەرهاد میرزا تۆ خیاڵەکەی چ کارێت کە ئەمەیتر مامەی ناسرەدین شای تو حاکمی سنەی من ئەترسم لێ. ئەفەرمێ ما شاه و سلطان نەمیشەناسیم، یا عدل و ئیحسان یا قەهر باقی. سبحان الله. فەرمێسی تۆ ێژی چی؟ منیش نە شاه ناسم نە سلطانە ناسم. ئەگەر عدل و ئیحسان نەیە قەهری پەروەردگار نزیکە کە خوا لە بەین بوات. فەرمی ئەمە ئەبیچێ زۆر تووڕاوێ فەرهاد میرزا دەسوورا بە مەعموریەلی وەختی خۆی بێن بڕژێنە مری سەری هەوراماناتە و تەواوی مەردمەکانی تارومار بکەن و لە بەینیان بوون. خەوەرەگەیتە حەزرەتی بەهاءالدین، حەزرەتی بەهاءالدین دەفەرمێ خوای تەعالی ناحەق زاڵ ناکا بە ملی حەقا، ئەمە حەقین ئینشاءڵڵا، ئێمە مەزلومین، ئێوەش بکەونە ڕێ مەردمی هەورامان متەقابل تەکی ئەوانە شەڕ بکەن. ئەفەرمێ مامۆستا عەبدولکەریمی مدەڕز لە یادی مەردان و بنەماڵەی زانیاران ئەفەرمێ کە تێنە ئێرانە ئەوان مجەهەز بوون بە سیلاحی وەختی خۆیان، مەردمی هەورامان فەقیر دار و تەور و کوچ بووە دەستیانەوە بووە. ئەفەرمێ موسڵمانەکان ئەوێ بەشەر لەم هەوراماناتە، ئەفەرمێ قەسەم بە گەورەی خوا ئەو نەوا شکستیان ئەوێن مەردمی هەورامان ئەوان شکستن. ئەفەرمێ فەرهاد میرزا ئەخەنە ناوی مەوجێک، مەوج پەتوویەک ئەیخەنە ناوی مەوجێک و پەلەپەلەی فڕن. ئەفەرمێ لیباسەکانی لەبەریان نامێنی. سبحان الله. ئاوا بووە خاسانی خوا.